کرد لە وەفتێکی نوێنەرایەتی ڕێڤەبەری خۆبەڕێوەبەری هەر حەوت کانتۆنەکەی برایانمان لە خۆرئاوای سووریا دیارە بەو مەبەستە بوو کە بۆ پاڵپشتیکردنی زیاتر و بۆ ئاڵوگۆڕکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ با بڵین خۆرئاوا دیارە ئەمڕۆکانە توانیمان گفتوگویەکی باش بکەین لەو بابەتانەوە و ئێمە شانازی ئەەکەین و پەرلەمانی کوردستان دیارە لە ساڵی 2014ەوە بە ڕسمی یاسای تایبەتی دەرکردووە بڕیاری تایبەتی دەرکردووە بۆ پشتیوانیکردن لە خۆبەڕێوەبەرەتی خۆرئاوا بۆ ئەو مەبەستا حکوومەتی هەرێمی کوردستانیشی ڕاست باردووە کە پشتیوانی بکات لە ڕێوەبەری خۆرئاوا بۆیە ئێمەش ئەمڕۆ نووسینگەی پەرلەمانی سلێمانی دیارە پێشوازیمان کرد لە نوێنەرایەتی ڕێوەبەری لە شاری سلێمانی بۆ ئەوەی بتوانین تاوتوێی ئەو دۆخەی ئێستا هەیە و هەماهەنگی باشترمان هەبێت لەگەڵ یەکتری بتوانین پشتیوانی زیاتر خوشک و براکانمان بکەین لە ئەوەکانە کە بە خۆشحاڵیەوە دەتوانین شانازیان پێ بکەین کە قۆناغی زۆر باشیان بڕیوە و لە ئیدارەدانی بابڵین کانتۆنەکانی خۆیان سەرکەوتنی زۆر باشیان بەدەستێناوە توانیویانە لەسەر ئاستی پەیوەندیەکانیان لە سەرتاسەری جیهانیشدا بە تایبەتی لەسەر ئاسی دەوڵەتە زلهێزەکانیش نوێنەرایەتی زۆر باشیان نوێنەرایەتی باشیان کردوێتەوە پێشوازی زۆر باشیان لێکراوە یعنی دەتوانین بڵین قۆناغی زۆر باشیان بڕیوە کە ئەمە مای شانازیە و ئێمە جارێکی تر پشتیوانیان لێ دەکەین وەکو نووسینگەی پەرلەمانی سلێمانی وەکو پەرلەمانی کوردستان ئەوەی بۆمان بکرێت وەک لە ڕابردوودا پەرلەمان پشتیوانی خۆرئاوا بووە ئێمە لە ئایندەشدا دیارە گرنگی بە و بڕیارانەی پەرلەمان ئەدەین و هەوڵ ئەدەین پاڵپشتی زیاتریان بکەین بۆ ئەوەی کە ئەوانیش چۆن دەڵێ هاوشانی هەرێمی کوردستان ئەمڕۆکانە دەسەڵاتێکی خۆبەڕێوەبەرین و ینی توانیوانە ئیدارەیەکی باشی ئەو کانتۆنانەی خۆیان یاخود ئیدارەی خۆبەڕێوەبەری خۆیان بدەن و ئێمە سوپاسی بەڕێزیان دەکەین کە ئەمڕۆ تەشریفیان هێناوە بۆ ئێرە توانیمان گفتوگویەکی باش بکەین بۆ ئەوەی کە پەیوەندیەکانمان پەیوەندی باشتر بێت لە ئایندەدا بتوانین هەماهەنگی باشترمان هەبێت و زۆر سوپاس. ئێمەژی وەک نوێنەراتیە ڕێڤەبەریە خۆسەر یا باکوور ڕۆژهەڵاتی سووریێ سپاسیە نووسینگەی بەرلەمانی کوردستان دەکەن کۆ ئیرۆ پێشوازیە سەردانی مە کردنە سەردانی مە ji بووی ڕاستیژی پەیوەندیەکی هین دە ئاستێکی بلندتردا وەک چاوە بەری پەیوەندی هەیە و پشتگیریە پەرلەمانی کوردستانی ji بووی ڕۆژاوا ji بووی تەجروبەیە ڕێڤەبەریە خۆسەر هەیە ئێمە ئەڤ پشتگیری و ئەڤ پەیوەندی هین بەردەوام بکەین یعنی گفتوگویا مە لەسەر ئەساسێک و وەک چۆن لێدوان و هەلوەستی پیرۆزیە بەرلەمانی کوردستان دەرکەتیەک و لە هەمبەر شەڕی کوردکوژی لە هەمبەر پیلانی دەوڵەتی تورک بۆ هەر چارپارچەی کوردستانی و تایبەت لەسەر ڕۆژاوا و باشووری کوردستانی هەیە ئەو لێدوانی و لە هەمبەر وێ سەکینیە و تەجریم و تەحریمی شەڕی براکوژی ئانژی شەڕی کوردکوژی کردیە ئەم سپاسداریە وان دکن و دخوازن دەمێ پێشدا هین زیدەتر هەلوەستی بڤی ئاوایی هەلوەستێکی زۆر گرینگ هەلوەستێکی لە گووری ئاستا حساسیەتە ڕەوشی باشوور و ڕۆژئاوای کوردستانی دەرکەوێ ڕاستیژی ئیرۆ ئەم خۆشحاڵ بوون و نیقاشێکی بڤی ئاوایی هات چێکردن بە هەموو فراکسیۆنên بەرلەمانی کوردستانی نیقاش مانکردن بەلکی هەنێک فراکسیۆن نەئامادە بوون لێبەلێ پەیامی مە بووان هات ڕاگەاندن و جارێکی دنجی ئەم وەک ڕۆژاوا ڕاستیژی ڕادگەینن و ji bo hemû layanên siyasî ji bo hemû hêzên leşkerî yên li ser axa Kurdistanê berxwedan dikin li hember hêza dagirkeriya dewleta Tirk li hember hêza dijminê stratêjîkê gelê Kurd tevger dikin û berxwedan dikin em ji bo wan wek Rojavayê Kurdistanê em spasdariya hemû hêzan dikin û daxwaz dikin ji hemû hêzan ku li gorî حساسیەتە vê rewşê derkevin û nehêlibin ku carek din şerê birakujî çê bibe em spas dikin. زۆر باشە من ئێستا هێناقی باسی باشی کەس باسی دۆخی ڕۆژاوان بۆ بکەین لە ئێستا لەڕێی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تا چەندە ڕۆژاوای پێویستی بە پێداویستە تەندروستیەکانە ئایا داواتان لە پەرلەمانی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە لەو ڕۆ هەمکاریتان بکات
راستیجی نهال روجاوای کردستانی روشا ویروس کرونا دروشکی نباشته يعني روجاوای کردستانی تقریبا يعني بالتاني هاتي هشتن جبركو فيروسي كورونا دسبيكي لروجافا روشوي داستي كي باشا بولي بالي بيلا دو يمين نهار لفي داري يعني بلافبونا كي مازن تشيبويا وروش بقشتي د كارانتينا كي مازن دا مثلا ديرك مثلا هن آلين دن راستيجي بقشتي د كارانتينا دايا و خطريك لسر روجافات تديتن وقت شون خطري لسر باشور كردستان يجي تديتن جبوي ويجي تي خواستن كو هلوستي برلماني باشور بقشتي لاين في خطريك لسر حردو آليان چيبه اما دا خواست دكن اما دزانن كو روشو بارو دوخي باشور جي ند يعني داستك قرص دايا هم آبوری هم تندرستی هم او لبله تی خواستن کل سر معبره لسر او يعني جين تکلیه کو به هفرا چید به داست که هین باشتر دا ام سپاس دکن جبوی کو او پشتوانیا کو هاتیه چیکرن و ام دخوازن کو پشتوانیا و جبوی ویروس کرونا هین بردوام به سپاس دکن. من ولا طوري هوني جان بدو بسامي باش شامبو دامتر ما كانت تشكال سيرانش مامسا ايوا بوشي بابين في ودي كانت زيات قول نكردو لەگەڵ لانە سیاسەکانی هەرێمی کوردستان يعني خۆمان نزانین کە هەرێمی کوردستان حیزب حکومڕانیەکە ئێوە لە بریوەی کە بێن لەگەڵ پەرلەمانەش بۆچی لەگەڵ لانە سیاسیەکان ئەکوە نابنەوە مابێت کۆنتاکتی زیاتر هەبێت لە بینی باشوور و ڕۆژاوادا ئەمە بۆ ئێوە بۆ پەرلەمانەکانی خۆشمان بۆچی لە هەرێمی کوردستان بە قوڵی سوود لە ئەزموونی خۆراوە وەرنەگیراوە ینی هەم لە ئەوەی کە کانتۆنەکانی خۆسەری ڕاگەیان جاوە ئاڵوگۆڕی زۆر نەبووە لەگەڵێنەوە زۆر جار سنوور داخراوە بەڕوویاندا هۆکاری ئێمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا باڵین لە حکومڕانی هەرێم پێی وایە کە ئەزموونی خۆراوە بەشەلی هێناوە پێ ئەزموونی سەرکەوتوونێک کۆنتاکتیان لەگەڵ ناکە یاخود هۆکاری تری لە پشتەوەیە بۆ پرسیوە ڕاستیژی ژبووی ینی هەلوەستی ڕۆژاوا جبوي حمولة يعني سياسي هرد بيواندية ده هر أم آمدنك وبيواندية بحمولة يعني سياسي ممكن بلكي في ضوية ده سروكي جشتي هيزن هسدا هذا المظلوم عبدي جبوي حمو لاين سياسي لباشور كردستان ببينه لقال وانداني شيء ونقاشي بكي ودخاز بكي يعني هالوستي رجافا جبوي حمو لاين سياسي يباشور بكي كوك يعني شون بيجن وك وصيتي ببكو جبوي حمولا يعني سياسي نكهفن او دافو خفكي شاري براكوجي تايبت دنافبري يعني اما وك روجافا داخوازي بكاكاجي دكن داخوازي بهدكاجي دكن كو اف يعني اف شاري كردكوجي تشينابي وجارة كدن بلان دولة الترك جبوي حردو بارچين كردستاني بيك نيه هلوستي اما زور أشكرية رونا يعني هلوستي إما جبوي حمولة يعني سياسي يعني يك هلوستا و بيواندي هيا نانية بيواندي هرتم هيا بيواندي دمت تي خواستن بيواندي تشيد بين نهار لروجافاي كردستان بقشتي جبوي لايان سياسيين كردي ببنيك ويك ريزيا بارتيين كرديين سياسي تشي ببن يعني هفديتن هنا لقال بيانك لقال أنا كسا بلكي نهاد دبي أستيد هفديتن هنا كي ساكنين لبلي وي هفديتن بردوام بكن و بقواي كي جر يكريزي دندر رجوا ده شيء بوي تأثيري خو باندوري خال سر باشورجي بيتشكرن و بقواي كي جشتي بيوندي ما لقال حمولة يعني شيء هيا سپاس کا گۆران بەشی پرسیارەکەی دوم زۆر خەتەرە پرسیارەکەی جەنابە دوێ بۆچی حکوومەتی هەرێمیان حیزبەکانی هەرێم سوود لە ئەزموونی ڕۆژاوا وەرناگرن بە کورتی هەر بە کورتی و بە کوردی ئەمان خۆیان لە دووبێ بە باشترە زانن خۆیان بەلوود بەرزە زانن خۆیان وێناکەن لە هەموو ئەم ناوچەیە باشترن هەموو دنیاش زانێ وەزعی ئێمە لە هەموو شوێنێ خراپترە ئەو فەساد و ئەو گەندەڵی کە لەم کوردستانە هەیە لە مۆزەمبیقیش نییە
اینجا ئێمە چەند جارێک هەموو من وەک پەرلەمانتاری سەربەخۆ و هەم هاوڵەکانی تریشمان ویستمانە بچینە ئەو بەرەوە ڕێگریمان لێکەن وەک پەرلەمانتار ڕێگریت لێ بکەم بچی سەردانی بەشێکی تر بکەیت کە ئەمان نوێنەرایەتیان هەیە و پەرلەمانی کوردستانیش دانی بەم کانتانە نایەوە کەواتە لوودبەرزیەکی زۆر بەخۆ بە براگەورەی بزانی بەرامبەر کوردەکانی تر و خۆ بە بچووک بزانی بەرامبەر دەوڵەتانی تر ئەمە وات لێکە لەمە خراپترمان لێ بە بەداخەوە من پێم وایە حکوومەتی هەرێم کە هەمووتانەزان حیزب بەڕێەوە بە قسەکەی جەنابەت ڕاستە ئەمان وردە وردە وای لێت کە لەگەڵ دام و دەستگا فەرمیەکانە تەعامل نەکەم چکە هیچمان بەدەست نییە ئەمڕۆ هاتوینی چەر پرۆتۆکۆلیە ڕاست و ڕەوانە و هاوڕەکانش مەزانن ئەوەی لەدەست هەیە لە دەستی حیزبایە لە دەستی حکوومەتی شانیە یعنی بەداخەوە هەنگاوی دوایی ئەمان کازان ئێمە هیچمان پێ ناکرێت ئەچن لەگە حیزبەکانە دانیشن و ڕۆڵی پەرلەمانیشان پەک خستووە بە داخی داخانەوە هیوادارم پرسیارەکە وەڵام ناوەتەوە دەستان خۆش بێت